بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینێران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لەم دەرفەتەشا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان هێشتا ئێمە لە بەردەم دەرگای کتێبەکان وەستاوین، هێشتا باوەڕم وایە کە نەچوینەوە ژوورەوە، واتە نەچوینە بۆ ناو ئەو ژینگە و ژیانەی کە کتێبەکان دروستیەکەن، کتێبەکان پڕن لە ژیان، پڕن لە مەخلوقی جیاواز. تەسەورەکرێت کە هێشتا ئێمە لەمسی ئەو ژینگەیەمان نەکردووە، واتە کەشفی ئەو ژینگە و ژێوارەمان نەکردووە کە ئەچێتە ناو کتێبەکانەوە. کتێبەکان مەتەڵیارێکی بێدەنگ یاخود مردوو نین، لە ناو کتێبە ژیان هەیە، لە ناو کتێبە مەخلوق هەیە، لە ناو کتێبە چۆنەڵی پرانسیپ هەیە و بە جۆرە لە جۆرەکان بە ئاوا بڵێن دنیایەک هەیە کە دنیایەکی جیاوازترە لەوەی کە ئێمە پێی ڕاهاتوین. بە باوەڕی ئێمە هێشتا ئێمە لەبەروی لە دنیای تازە ئاژین. ئەم دنیا تازەیە بۆ ئێمە تازەی ئەوەیە کە کتێبی تازە بە ئێمە ئاشنا کردووە و ئێمە خاوەنی کتێبخانەی زۆر زەبەلاح و گەورە نەبووین لە ڕابردووە و خاوەنی کۆمەڵی تێکستی زۆر گەورەی ژیاندۆست و نەمر نەبووین تاکو پێشتر پێ ڕاهات ببین و بە چۆنەڵێ بە جۆرە لە جۆرەکان ئێمە لەمسی ئەو دنیامان کرد بێ. بۆیە دنیای کتێبەکان تا ئەم لەحزێش ئەوەیە کە لەسەری بوەستین و بە جۆرە لە جۆرەکان قسەی لێ بکەین. کتێبی ئەم جارەمان یاخود باڵێن خوێندنەوەی ئەم جارەمان کتێبێکە بە ناوی ساتێک پێش بیرچوونەوە کە نووسەری ئەم کتێبە کامەران سوبحانە. کتێبەکە نامەوێت لە سەرەتا من خۆم باسی بکەم، گفتوگۆکەمە ئینشاڵڵا بریتە بێ لاوەی کە گفتوگۆی ناوەڕەوشی کتێبەکە بکەین و لە سەرەتاشا بە ئێوەی خۆشەویست ڕاگەێنم کە ئێمە ڕەنگە بچینە ناو کتێبەکە و بینەوە دەروی کتێبەکە و جارش کە بچینەوە ناو کتێبەکە، ینی بە جۆرە لە جۆرەکان ئێمە ینی ناوەڕۆژی کتێبەکە وەکو خۆی بێ هەڵینەوە بۆ ئەوەی کە خوێنەر خۆی حکم با لەسەر ناوەڕۆژی کتێبەکە. بەڵام گفتوگۆکە ئێمە بەو ئاڕاستەیە بێت کە باس لە چۆنەڵی کتێبەکە خۆی وەکو شێوازی نووسین و واروەها ئەو مەهامەی کە هەڵی گرتووە و کەسیشم شک نابرد لەوەی کە قسە لەسەر ساتێک پێش بیرچوونەوە بکە لە نووسەرەکەی لە کاکەمەران سوبحان زیاتر. کاکەمەران یاخۆ بەخێربێی، زۆر خۆشحاڵین. من مەقولەیەکی تۆم بینی وایش ئەوەیە کاڵی کتێب بۆ نووسەر و بۆ خوێنەر وەکو یەک نییە، واتە دەشێت لە لای خوێنەر جۆرێک بێ و لە لای نووسەریش جۆرێکی تر بێ، واتە دوالیزمەیەکە، ینی لە لای نووسەر بە جۆرێکەکەوێتەوە و لە لای خوێنەریش بە جۆرێکی ترەکەوێتەوە، مەرج نییە بۆ هەردوو چاوەکو یەک وابێ. من نەپرسم نی تۆ وەکو نووسەرێک کتێب بۆ تۆ چییە و چ قەدەرێکانی؟ سوپاس ئەەکەم، سوپاس بۆ پێشکی ئەو کتێبەش بەڕاستی پێشکی بەدامەکە لەسەر کتێبەکە قسە کرد، پێم وایە ڕەنگە دەرفەتی نیشت بێتە بۆ من کە قسەی لەسەرکەم. ئەو پرسیارە هیوادارم دەرفەتی ئەوم بێت بکەوێتە کۆتایی بەرنامەکەمان یا بکوێتە کۆتایی گفتوگۆکەمان. من پێم وایە ئەو پرسیارێکی گریمانیە و من زۆر جار لە خۆمم کردووە و زۆر جاریش بەردەوامیش ئەو پرسیارە لە زینما یەت و ئەڕوات ئەوش ئەوەیە کتێب چییە و کتێب ئایا وەکو جەنابە ئاماژەوە پێ بەس کۆمەڵە ماتریالی مردوون و لەناو کۆمەڵە لاپەڕەیە و لە کتێبخانەیەکە زیندانەکرێ یا نەخێر کتێب بوونەوەرێکی جیاوازە، بوونەوەرێکە چۆن ئەگەر گونجاو بێت لە دنیای ڕۆحاڵن دنیایتر و کۆمەڵە کەسانی تر و کۆمەڵە فیگەری ترێ ناوی جن و ئەوەیە ئەمیش بەو پێناسەیە لای من ئەوە ئەکرێت. لە سەبارەت بەو پرسیاری جەنابیشی کە باسی کرد کتێب بۆ خوێنەر و کتێب بۆ نووسەر، و من پێم وایە کۆی ئیشکردنی من وە کۆی تێڕامان و کۆی وردبوونەوەی من لەم کتێبەیەوە لە کتێبی تریشە دوای باسێکم لە بەشی دووەمی ئەم کتێبەیە لەسەر ئەو پرسیارەیە لەسەر ئەو گریمانەیە. هەمیشە ئەوەم وتووە ئایا نووسەران ئیشیان چییە بە خوێنەرە و ئایا چی پەیوەندیەک هەیە لە نێوان نووسەر و خوێنەرە؟ ئایا نووسەران ئەیانەوێت ڕامی خوێنەر بکەن و بە پێچوانەشۆ پرسیارەکە و ئایا خوێنەران چیان لە نووسەرانەوێت؟ ئەمە هاوکێشەیەکە زۆر جارۆک و یاری شەترەنج وایە، ئەبێت بزانی چۆنی جوڵەنیت و چۆن یاری پێیەکەی و چۆن
بەزارەوە شەترەنجەکە چۆن کۆشکی پێگری بەڕاستی پێم وایە کۆشکگرتن لە بۆ کۆنتترۆلکردنی خوێنەر بۆ کۆنتترۆلکردنی دنیای نووسەر جۆرێکە بێت لە مەحاڵەوە جۆرێکە بێت لە یاریەکی تەواو نەبوو زۆر باشە بنەگەر پرسیارەکە بە جۆرێکی تر بکەم بۆی کە تۆ قسەی زیاتر لەمبارەیەوکەی لە بۆ خوێنەر ڕەنگە تێکستێک چێژێکی گەورە بکە خوێنەرێک بە عشقێکی گەورەوە کتێبێک هەڵەگرێەوە باوا بڵێن کە سەرەتا دەست پێەکە کە دەرگاکە یەکاتەوە و کاچێتە ناویەوە دەشێ سەرنجی زۆر ڕاکێشێ و تووشی سحرێکی گەورەی بکە و بەردەوام لەو سیحرا بێڵێتەوە واتە لانی کەم خوێنەر چێژەک هات لەمسی کۆمەڵک بابەتەکە کە مەسەرم بۆ منە ڕەنگە زۆر جار نووسەریش ڕێ نەکەوتی پێێ ینی جاری وایە خوێنەرێک ڕێکەوێتە با بڵێن بابەتێک یا تێگەشتنێک لە کتێبەکە یاخود با بڵێن تەوزیفێکا بۆ بابەتێکی تر کە ڕەنگە نووسەرەکە هەر ینی ئەندازەیەکی زۆر بیر لەوە بکاتەوە کامە چۆن گەشتە ئەم حاڵەتە بەڵام هەستیش ناکرێت کە کتێب بۆ نووسەرەکانی دەبێت بە جۆرێک لە عەزاب ناسام ینی باوەڕم وایە هەموو نووسەرێک کە کتێبێکە نووسێ ینی بە جۆرە لە جۆرەکان بەشێک لە تەمەنیشی لەگەڵادانێ ینی باوا بڵم بۆ کامەران سوبحان نووسین کە تۆ زیاد لە چۆنەڵێ ڕوانگەیەکەوە نووسیت نووسین بۆ تۆ چۆن کەوتۆتەوە بریتێ لەو عەزابە یاخود بریتێ لە کۆڵدانان یاخود بریتێ لەوەی کە تۆش بە جۆرە لە جۆرەکان لانی کەم چێژت کردوتەوە ئەو خوێنەرانی کە باسمان لە کۆتایی پرسیارەکەی تۆ کە پێم وایە پرسیارێکی زۆر جوان و دەخێق بوو من لای من هەم خەیاڵدانە و هەم چێژوەرگرتنە و هەم تەئەمولاتیشە ینی وردبوونەوە ئەوانە مادەم تەوەری سەرچێکمان لەسەرم کتێبەیە و لەسەر فیگەرەکانی ئەم کتێبەیە من زۆرێک لەم کتێبە ینی ڕەنگە بەلاتەوە زەیر بێکە و کتێبە 250 لاپەڕێەوە بەشی دووەمیشی هەر ئەوەنە تۆزە زیاتریشە کە بە دوای باسیەکەین ئەگەر دەرفە دەبوو لە بەرنامەکە زۆرێک لەوانە دوو جار نووسیومەتەوە مەبەستم نووسینەوەی فیزیکی نییە بڵم نووسیەوە ینی جارێک لە خەیاڵمان نووسیومە جارێک بە کۆمپیوتەر نووسیمەتەوە نمونەیەک بۆ باسکەم یەکێک لەو شتانی کە زۆر مودێکی زۆر ئیشم لەسەر کرد کتێبە بەناوبانگەکەی محەممەد ئەمین زەکی بەگ بوو خولاصەی تاریخی کورد و کوردستان جگە لەوەی کە ئەو کتێبەم خوێنەوە من پێم وایە یەکێک لە شاکارە هەر گەورەکان کە دنیا و گۆشەنیگای منی بۆ دنیا گۆڕیەوانە زۆر ئیشم لەم دقا کرد و هەم لەسەر ئەگەر بینی بێتێ هەم لەسەر دقەکە خۆی هەم لەسەر نووسەرەکەی جا من ئەگەر کتێبەکە کۆیشکردن لەسەر ئەوانەیە کۆمەڵی فیگەر مێناوە هەم لەسەر بەرهەمەکانیان هەم لەسەر زاکیریان یا دەوەریانی شەکەم دەوەی ئەمین زەکی بەگە لە نووسینە چەند جارێک پچڕام باوەڕەکەی ینی لە نووسینەکەشە دیارە ئەمین زەکی خۆی یەتە ناو دقەکەەوە خۆی پێم مەڵە دەمۆسیێنێڵە غەڵەتەکەی تووامە ڕۆ ئاوا بڕۆ ئاڕاستی نووسینەکە ینی بە کورتیەکەی ئەو فیگەرانی لەم کتێبەیە ئەوان ئاڕاستی منیان کردو هەندێک جار و هەندێک جار تووشی مناقەشە بووین بۆن من لە لەحزەیەکە فایق بێکەس لە یەکێ لە پەرەگرافەکانی ئەم نووسینەیە ڕووداوەکانی دوای حەڤەی شوباتە دوو گەنج کە لەم شارەیە شەهید بوون دوو لە شەیدانی حەڤەی شوبات لە گۆڕستانی سەیوان ئەنێژێن لە گۆڕستان کە ئەنێژێن ئێوارەیەک کۆمەڵی گەنجی هاوڕێم شیدانیان بۆ لای گەنجەکان بۆ سەر قەبرەکان قسە ئەەکە مناقەشەکەن فایق بە کەسی ژاڵەسێتەوە لە گۆڕەکەی پرسیارێکڵە چییە بۆچی واتان لاتۆ چی بۆی ژەڵەوەڵا بەدەستی کورد بەدەستی تفەنگ چی کورد شەید بوون فایق بەکە زۆر بێتاقەتە بێت بۆیانە جێڕێتەوە ئەم گردی سێوانە ئێوە من ساڵانێک دژی استعماری بەریتانی ئەوم کردووە لەمەیە من ئەمێ قسەی خۆم کەم زۆر جار فایق بەکەس ئەم کاتە دەرەوە لە نووسینێکە ئەڵە بڕۆ دەرەوە شوێنی تۆ نییە خۆمانیانی ئەوەکەی شەهیدانی حەڤەی شوبات لەوە لەگەڵ فایق بەکە ساکەونە گفتوگۆ ینی تەوەرەکان میحوەرەکان لەم کتێبەیە جیاوازە و جیاوازە بۆ مانایی کە پرۆسەی نووسین تەناب پێک نهاتوە لە کەسێک لە بکەرێک ناوی نووسەرە و لە خەیاڵدانی نووسەریشە تەنها کەسێک نییە ناوی خوێنەر بێت نەخێر نووسەرێک هەیە دقەکە ئەنووسێتەوە خەیاڵدانێک هەیە ئامادەیە کەسێکی ژێ ئیشی لەسەرەکەی بۆ نمونە ئەحمەد هەردی هەیە بۆ نمونە سەیعەلی ئەزهەری کوردستانی هەیە بۆ نمونە فایق بەکەس هەیە تۆفیق وابی کۆمەڵە کەسایەتی تر خۆتە زەینە مەلای گەورەیە مەلای گەورە من ئەمێ لە شوێنێکە لە دەقا لەسەر تەفسیرەکەی قساکەم مەلای گەورە مردووە وەکو جەستە بەڵام وەکو ڕۆحیەتەوە ناو دەقەکە ئەم وەسێنێ غەڵەتەکانم بۆ ڕاستەکەدەوە مەلا عەبدولکەریمی مودەڕیس مناقەشی لەگەڵاکەم مەسەرەن دێشت مەوزوعی هەندێ مەوزوعی ئاینی وانە پرسیارەکە دەڵە بۆ نیە لەوە زیاتر بڕۆی
ینی بان و سەریش بێت تا شوێنە ئەتوانێت. زۆر باشە من دوای باسی ئەو خەڵۆتاکەم کە تۆ خەڵۆتێ دروستەکەی و دوایی لەناو ئەم خەڵۆتایە تۆ جارشکە ئەم نووسرانەی هێنی تۆ پێشەوە ئەم فیگەرانت جارشکە هێنی تۆ بەرزەینی خۆت و چونکە من ئەزانم بەر لەوەی باسی هەر فیگەرێ بکەی باسی هەر کارکتەرێ بکەی لە ناو کتێبەکە بۆ خۆت چەند پەرەگرافێکی ئەدەبی لە سەریانە نووسی ئەمەش حاڵەتێک ئەمە ئابێنرێ کامە وازانم ستایلێکی تایبەتە بە نووسی ئەمە ئەفوو بوور ئەمە تەنها بۆ نووسینەوەی ژیاننامە نییە بەڕاستی بۆ مەگەر تۆ بتێ ژیاننامەی ئەمین زەکی بەرگ یا ژیاننامەی مەلای گەورە یا ژیاننامەی مەسعود محەممەد زۆر هەر لە گوگڵا سێرچکە یا دنیای گۆڤار و من قەت بۆ ئاراستەی ئیشم نەکرد ژیاننامەیەمان نەخێر ئیشم بە ژیاننامەکان نییە ئیشم بە زاکیری ئەوان ئیشم بە یادەوەری ئەوانە ئیشم بە بەرهەمەکانیەوەی یعنی وەکو نووسری لەسەر ئەم دوو ئاستە ئیشەکەم یادەوەری ئەو کەسانە لەگەڵ بەرهەمەکانیان زۆر باشە ساتێک پێش بیرچوونەوە ناوی کتێبەکەی تۆیە تەمان سروشتێک هەیە لە مرۆڤ زۆر لە بیرچوونەوە ئاترسێ لە بیرکردن نەترسێ خۆش لە جێگایەکە ئاڵێت لەگەڵ گەورەبوونی تەمەندا بە زۆر هەوزاز و نشێودا ڕۆشتم ئەگەر دەسەڵاتێکی باڵای خواوەن نەبوایە وزێ لێ دەبڕیم و ون دەبووم هەمیشە نووسین نەهێشتوون بم و بووە بە فریاد ڕسم سوپاس بۆ نووسین کە بۆتە بەشێک لە سیما و شوناسی ڕوحیم قسەکە لەسەر ئەوەیە مرۆڤ زۆرجار کە لە بیرچوونەوە ئاترسێت تەنانە لە بیرچوونەوە لە دوای مەرگیش ئەترسێ یعنی تۆ سەیرەکەی کۆمەڵک لەو فیگەرانی کە تەنانەت کە تۆش بە نمونە هێناوتنەوە لە زۆر شوێنە وەسیەتەکەن بۆی کە لە دوای مردنیش ئەوان هێشتا بژین جگە لەوەی کە لە نووسین ئاژین کە تۆ لە چۆن ڕوانگەیەکە باست کردووە ئانێ وەکو فزیکیش ینی لە ڕۆحیان دۆناودون بێ بچێتە ناو کەسێکی ترەوە قسەکە لەسەرەوەی ئەرە لە پێچوونەوە بۆ ئەوانە جێگای مەترسێ بۆ ئینسان وەڵی جوانە پرسیارێکی جوانە من پێم وایە لە بێچوونەوە ترسەکە زیاتر ترسێکی خۆمە بەڵام بەڕاستی کۆمەڵ لەو کەسانم کردەوە بە بیانەوە ینی جاری وایە بە تایبەتی و کەسانی کە شعرە نووسن زۆر بەم شێوازە ئیشەکەن کەسێکەکەن بە بیانوو بە بیانوو من زۆر کەسی تای لەوانە کردومە بە بیانوو مەسن بۆ منە علادین سجادی بیانوو بۆ کۆمەڵە شتە بۆ خۆمی سومە بیڵم شێم حەمەی و خاڵ مەسن فیگەری شێم حەمەی و خاڵ ئەو بن بە تایبەت دوایی شێم حەمەی خاڵ ئەمێ بەردەوام لەبیر نەچێتەوە ینی من شێم حەمەی خاڵ زۆر ئیشم لەسەر کردەوە و من بەردەوام ترسێکم هەر لە بیرچوونەوە ینی بەردەوام من پێم وایە مرۆڤ بوونەوەریی لە بیرچووە باشە پرسیارەکە ئەگەر بە شێوەیەکی تر بکەم بمبورە با لە ئینسان لە ژیانە بە ئاوا بڵێن بەرجەستە بێەوە بژی ئەو لە حەزەیە کە لە بیرەکرێ پێدوانی ئەگەر بەجەستەش بژی باشە کە لە بیر کرار ینی مردنێکی زۆر فیزیکی شایان منەمێ لەسەرەوە قسە بکەم لەسەرەوە زانی من باسی مردنی هین ناکەم ئەتا لەو پرسیاری کە جەناب بخوێندەوە باسی دەسەڵاتێکی خواوەدی و باسی مردنێکی ینی جەستی من ئیشم بەش یەکەمی پرسیارەکەنی ئیشم بە بەشی دووەمێدی کە من بەردەوام پێم وایە ینی نووسینە نایڵێ مرۆڤ بیرچێتەوە و نووسینە نایڵێت مرۆڤ بمرێت ناوی ئەو هات بۆ ینی نمونونەکە لەسەرەوێت ناوی مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕێزە و ناوی شێم حەمەی خاڵات ئەمانە لە سەردەمی خۆیان کە ڕەنگە من و تۆش چانسیەوانە بوو بێ ناسی بێتمان و من چانسیەوەمە بە سوپاس بۆخوا کە من مامۆستا مەلا عەبدولکەریمیشم لە نزیکەوە ناسیەوە بەڵام کۆمەڵە کەسایەتی تر هەیە لەو محیطەیە لەو کاتەیە لەگەڵەوانە ژیاون ئەگەر لەوان بەتواناتر و زیرەکتر نەبووبن کەمتر نەبووبن بەڵام ئەمانە ون بوون من پرسیارێکەکەم یعنی ببوورە مافم نییە پرسیارکە من شتێک شەرحەکەم هەر لەو سەردەمەی مامۆستا شەم حەمەی خاڵ و علادین سجادی و مەلا عەبدولکەریم و کۆمەڵە لەو نووسرانی تریش کە ژیاون زۆر مەلا ئەمسیانە بە تایبەتی وەکو سێ پیاوی ئاینی و ئەهلی مزگەوت بوون و زۆر مەلای ئاینی هەبوو لەوان زیرەکتر بووە و من حەز ناکەم ناو بەڵام کەسایەتی زۆر دیارەیە لەوان زیرەکتر لەوان بەڵام ون بوون ئەوان ون بوون لەبەر ئەوان بەرهەمیان نەبوو دەقیان نەبوو دەق مەلا عەبدولکەریم بە دوو شتەوە ماوەتەوە مەلا عەبدولکەریم بە بەرهەمەکانی ماوەتەوە بە نووسینەکانی ماوەتەوە بەو کاریزمای ماوەتەوە کە نووسینەکانی بۆی دروست کردووە من لە پەرەگرافێکی کتێبەکە شاڵەمەڵم مەلا عەبدولکەریم ڕاستە بە جەستە بچووک بوو بەڵام بە عەقڵ گەورە بوو بە تەمەن گەورە بە تەمەنیش گەورە بوو بە نووسینیش گەورە بوو شەم حەمەی خاڵیش بە هەمان شێوە من
ئیشکردنەکەم لەسەر ئەم هینەیە لەسەر بیردۆ زواو کێشەیە ینی بەردەوام وەکو تۆڵی ترسێک هەیە لە بیرچوونەوە ترسێک هەیە مرۆڤ قەلەقە شتی لە بیرچێتەوە من لە پرسیارێکی پێشووتر باسی ئەوم کرد زۆر جار لە کاتی شۆفێری کردنەوەیە کاتێک لە ماڵەوە بم هیچ شتێک نامێنێ بیکەیت جاری وایە سەری تەلەڤیزیۆنەکەی وەدانشی لەگەڵ ماڵەوە مناڵەوە جاری وایە ئیتر هیچ شتێک نامێنێ بیکەیت لەو کاتانە شتە نووسم کە بە خەیاڵ ئەینووسم ئەو کاتانی کە ئەنووسم مەراقیەوەمە کە چۆن ئەم شانە بگاتەوە ینی بگا بە خوێنەر و من ئەو کەسانی کە نزیکن ینی لێم و ئەم ناسن و شتیان خوێندومەتەوە من بەرهەمم زۆرە ینی وەکو نووسین بەڵام بەرهەمە بڵاو نەکراوەکانم زۆر زیاترن لە بەرهەمە بڵاو کراوەکانم ینی زۆر جاریش ینی برادرێکم هەیە لە دەرەوەیە من خۆم بە خەرزاری ئەوەزارم کە ڕەفیقێکی زۆر نزیکمە کاک ڕامان ئەو نەبووایە من لە زۆر وێزگی ژیانەوازم لە نووسینە ئیسا من بەشێکی زۆری ئەرشیفەکەم لای ئەو هەر یەکشت ڕەنگە ڕەتی بە پرسیارەکەەوە نەبێ کۆمەڵی ئیشی ترم کردووە مەسەلەن بۆ یەکەم جارە باسیەکەم کتێبێکی گەورەم هەیە لەسەر خوێندنەوە کتێب و خوێندنەوە شتی زۆر سەیریتیە ینی لەو کتێبە کتێبێکی گەورەیە ئەو بە جوودیەوە هاوڕێمانی فەوتا بوو ئەو یعنی بەڕاستی بگرم دیوانی تاربەگی جاف دیوانەکە ناوەکو دیوان بەڵام خوێندنەوەی من بۆ دیوانەکە ئەو دیوانە شیعری تاربەکی جاف کە یەکەم جارانی پێشتریش هاوڕێکی بەڕێزم کاروان خەیات کە ئیشی زۆر باشی تیا کردووە لە کەلار کۆی کردووەتەوە من پێشنیارەکەم بانگیکەن بۆ ئەم بەرنامەیە و قسە بکە لەسەر ئەوە جامنەمێ ئەمە تەواوکەم ئەو دیوانی تایربەک کاتی خۆی مامۆستا جیوموکرانی لە دوو جار چاپی کردوێتەوە من جاریتر ئەو شعرانم هێناوەتەوە خوێندنەوەیکم بۆ کردووە ئەویش کتێبێکی تایبەتە بەڕاستی هەر ئەو هاوڕێ خۆشەویستم کە پاراستوێتی ئەویژێکی ترە لە کتێبەکان ئەمە یە کۆتایی قسەکانی ئەم هینە بەو بڵم لەگەڵ ئەوەی ئەو ئیشانەم کردووە هەر بەردەوام ترسم هەیە لە بیر بچنەوەمانە یعنی ترسم هەیە کە ئەمانە جۆرێک لە جۆرەکان ون بن ینی ون بوون بۆ من بەڕاستی ینی کارەساتێکی زۆر غەمگینە و واکە لە مرۆڤ نەزانێت بە چی بەرەوچی ئاراسەیەگەڕوە کەواتە ساتێک پێش بیرچوونەوە ترسە لە بیرچوونەوەی خۆت یا لە بیرچوونەوەی ئەو وازانم 42 چۆنەڵی کارکتەری فیگریتە ئەزانی من بزەبت ناوەکە ئەوەیە ینی وێزگەیەکە ڕێک لەو وێزگایە کە وەساوین لە شوێنەکەین هەر چوار دەورمان بانێژەیەکە یاری سەکۆیەکە بۆ بینین ئەم کتێبە لەو وێزگایەکەیتر لە دووڕیانیان لە شوێنەکەڵی لە دووڕیان و لە وێزگەیەکایت و ئەڕۆیت و ناڕۆی ئەم کتێبە ئیشکردن لەسەر ئەو وێزگە ینی ئیشکردن ئەم کتێبە وەکوتم لەسەر یادەوەری و ئیشکردن لەسەر شوێن ئێستا من لەو شوێنەیان بەڕاست بەس باشە با من پرسیارە بکەم تۆ پێشکی بە تایبەتی ئەو پێشکیانێک کە بۆ فیگەرەکانی نووسی ئەو پێشکیانێک کە باوا بڵێن ئی خۆتەوە چۆنەڵێ بە جۆرێک لە دەربڕینی ئەدەبییتایە ئەم پێشکیانە لە شوێنی جیاواز نووسراون واتە هەمویان بە ئاوا بڵێن لە یەک شوێنی نا بە تەشی دەزانم کە لە شوێنی جیاواز بەس بۆ بزانم چۆن نەزانیەوە بەس بۆ کەس نازانێت ڕامانی ڕەفیقم لە بێ کەس نازانێت دا بە تەشید منە لە ڕێگای خوێندنەوە کەس زانیمە بەس بۆچی ئەو وەهمی لە بیرچوونەوە بۆ هەموو شوێنێک لەگەڵتای من ئەمزانی پرسیاکە بە نوعی ترەکەی بەس ینی خۆزگای وا بوو کردایە فعلا وەهمی لە بیرچوونەوە بۆ وەهمی شوێن فعلا من ئەو نانەم نووسینانم هەریکی ناڵم هەریکی بەڵام بەشێکیان کاتی خۆی لە دەستگای سەردەم ئیشم کردەوە لەوێ نووسیمە بەشێکیان لە ماڵ و نووسی بەشێکیان لە ڕەنگە لە ئەوروپا ئافرین بەشیان لە ئەوروپا بەشێکی لە هەولێر نووسیمە ینی باوەڕ ناکەم سێ نووسینی تیا بێ لەو بەشانە سێ بەش لە شوێنێک نووسی بێتم هەمووشی تەسیری شوێنایی بەسەرەوەیە ینی بۆ نمونەگەر ئەو حتا ئەگە وردیش بیتوانی وەرزەکەشی دیاریکە ینی ئەوانە من پێم وایە پەیوەندی نێوان بیرچوونەوە و شوێن پەیوەندێکی زۆر تۆکمە و پەیوەندێکی زۆر نزیکن لێکەوە پەیوەندیەکەن وریانە بیت نازانی شوێن و بیرچوونەوە ئەوە بێ بۆ نمونە هەندێک جار ساتی وای تەیە مەسەڵەن مرۆڤ خۆی ینی من زۆر جار ئەمەیە بە خەیاڵمان مرۆڤ ئەچێتە شوێنێک یەکەم جاری شێتی بینیوێتی ینی یەکەم جارێتی مەسەڵەن بە نمونە ئەڵم تۆ بۆ یەکەم جارە چیتە قاهیرە ئەچیتە کۆڵانێ ئەچیتە کتێبخانەیەک ئەچیتە کافتریایەک ئەچیتە مزگەوتی ئەچیتە شوێنێ یەکەم جارتە وڵاتە بینی بەڵام هەر لە خۆت هەستەکەی بینیوتە مەسەن جاریێڵی ڕەنگە لە فلیما بینی بێتم جاریێڵی ڕەنگە لە خەوا بینی بێتم جارێڵی ڕەنگە یادەوەری ئەو جاریێڵی نەخرە من نستی خۆم و لا شعورمە من زۆر لەسەرم حاڵەتەژیشم کردووە و زۆر لەسەر ئەوژیشم کردووە زۆر حەزیشم کرد کە فیدباک بگاتەوە بەدەستم لەسەرم کتێبە و ڕەنگە جەنابیش بزانانی هەم لە فەیسبوک هەم لە تۆڕە کۆمەڵاتەکە هەم لە کۆمەڵەت جەریدە و سایتوانە خۆشبەختانە
یەکێک بوو لەو کتێبانم کە لە ماوەیەکی زۆر کەمە بەڕاستی نەما و من ئەو پرسیارە بکەمە ناوخنی ئەم وەڵامەت تا چەند تۆکو نووسەرێک لە خوێنەرەکان ڕازی ئەو خوێنەر مە بەبەسمان خوێنەری کتێبی ساتێک پێش بیرچوونەوەیە ینی خۆ خوێنەر ژێ مازانین بەشێکی گرنگی مەسەرم بۆ نمونە ئیشەکەی ئێمەیە تۆ ڕانانێکە کردو یا با بڵین کتێبێک و نووسیەوە ئەم کتێبا بێ وەکو خۆت وتت فیدباکی بگاتەوە لای تۆوە بێ کاریگەریەکەشی ببینیتەوە بەڵام ئەگەر ینی تۆوەکو نووسەرێک پرسیارەوە لێ بکرێت تا چەند لە خوێنەرەکانی ڕازیت والله لە خوێنەری خۆمی هەر لە خوێنەر لە خوێنەر با ئەوە بڵین لە خوێنەری کتێبی ساتێک پێش بیرچوونەوە تۆ سەیری کاریگەری ئەم کتێبە بکاوە تا من و تۆ لێرە بەڵامیش پێشەوەی باسکە چۆن ئەم کتێب تازەگی دەستکەوتە جەنابێت من زۆر کەس نامی بۆ نردوم و ئەویش چیرۆکێکی دوورودرێژ نامێ کاتێکی پێ بکوژم لە هەموو کتێبانەی کە جگە لەم کتێبە سیانزە کتێبی ترمەیە هیچ کتێبێکم باقەوە کتێبە فیدباکی دروست نەکردووە خەڵق قسەی لەسەر نەکردووە و خەڵک هەبوو سەرنجی زۆر وردیشیە بووە هەندێکشم لە پیجەکە بڵاو کردو هەندێک پەرەگرافی زۆر دڵخۆش بووم و لە ماوەیەکی زۆر کەمە ئەم کتێبە تەواو بوو هەرچەند قسەیەک هەیە چیرۆکێکی لەسەر کتێبەڵە کتێبی باش و کتێبەیە کە درەنگە فرۆشێت بۆ چونکە کتێب نابێ وەکو شتی باو بێت یەکسەر وەکو کاڵایەک بێت بێتە بازار و یەکسەر تەواو بێ مەسەن تۆ ڕەنگە 3 مانگ جارێ بچیتە بازار ڕەنگە تۆ لە دەرەوەی وڵات بێ ڕەنگە ئیمتیحانە بێ نەیتە دەرەوە ڕەنگە گەرما بێ 2 مانگ جارێ بچیتە کتێبخانە یعنی ناکرێت کتێبێک لە مانگێکا یەکسەر تەواو بێت بەڵام من بەڕاستی لە هەولێر کۆڕم بۆ کرد ینی مەراسمی ئیمزاکردن لە ماڵی وەفایی لێرە لە قاوەخانەی کللتوری مەراسیمێکی گەورەم بۆ کرد لە هەڵەبجەی شێدیش مەراسیمێکم بۆ کرد دڵم خۆش بوو ژمارەی زۆر هاوڕێ و دۆست و خوێنەری کتێب زۆر باشە و نەژماوە بەلام وسیرێتەوە زۆر کەس پێ من تاوان لە معرەزەکەی یاخود باڵێن لە پێشانگاکەی هەولێر دەست بکەوت و ینی چوومە چۆنەڵی کتێب فرۆشێک با بڵێن ینی خانەیەکە دوو کتێبم هەڵگەر یەکێکیان ئەو کتێبە تەبان ساتێک پێش بیرچوونەوە تەوانەوە کتێبە بوو ئەوەی تریشان و ئەزانم یەک سێتی کلیدەری لە لاما بوو ئەوش هەڵگەرت وەڵام من دوایش حەزەکەم پرسیاری ئەوە بکەی یان ناڵم پرسیارن چۆن ناینانم پرسیار وەڵام ناوێنم گفتوگۆکردن گفتوگۆی ئەو بکەین کە خوێنەر من بەدەل لە نووسەر وەکو خوێنەرێت چۆن کتێبێک هەڵبژێریت ینی پەیوەندی نێوان هەڵبژاردننی کتێب ینی بۆ خوێندنەوە و هەڵبژاردننی یەکەم جار کتێبێکە بینی چۆن سێرچەکەیت و چۆن مەسەن چا من بۆ من لۆ پێشنگای کتێبە مەسن بۆ منە بڵێن 10 کتێبم کڕیوە ئەو تایبەتمەندیانە چی بوو لەو 10 کتێبە کڕیم لەو کتێبەکانی ترا نەبوو کە ئەزانی بە باوەڕی بن کە وای لێ بێت قسەکە لەسەر ئەوەیە ڕەنگە هینەکە جیاواز بێ ڕەنگە بۆ من ئەینوانێک زۆر گرنگ بێ ینی چۆنەڵی ئێمە بخۆمان ئەزانین کە هەموو کتێبێک ئەینوانەکەی هەڵگری شوناسەکەیەتی یاخود بڵێ هەڵگری ناوەڕۆکەکەیەتی بە باوەڕی من ناو زۆر مەجارە لەسەر بەرجی کتێبەکە دوو ئەو پێشەکێکی ئێمە بۆیە نووسین و یاخود با بڵێن ئەو لاپەڕانێکەکەینەوە ئەو سەرەتایکە ئێمە بەر کتێبەکەکەین چونکە بە خۆ دەزانین هەموو سەرەتایەک کردنەوەی دەرگای کتێبە یاخود با بڵێن قفڵەکەیەتی یا کلیلەکەیەتی بۆیە بە تەچیت چەندێک نووسەر بتوانێت ناونیشانی زۆر گرنگ هەڵبژێرێ کە هەڵگری مەسەنە ناوڕۆشی کتێبەکەی بێەوە پێش ئەو سەرەتاش کە دروستێکە بە بۆچوونی من ئەتوانێت من وینەکەم بە ناونیشانەکە هەم ناونیشانێکی جوان و ناسکە و بە تایبەتیش بۆ من گرنگ بوو کە ناوڕۆکی ئەم کتێبە بەشێکی گەورەی هەڵگری بەسەرم بۆ نمونە ئەدەبیاتە چونکە ئەمە خۆمان نەزانین ئەدەبیات توانای ڕازاندنەوەی بابەتی زۆرە من ئەو کتێبە ئەم توانی ینی کتێبی مێژووی بکڕم مێژوو بخوێنمەوە لەسەر ئەو کەسایەتی و فیگەرانێکە لە ناوم کتێبایە بەڵام من کەم کتێبم کڕی ئەزانم لەگەڵ ینی لەگەڵ ئەو مێژووی کەم فیگەرەکان هەڵدان گرتووە ڕوویای تۆشە خوێنمەوە لەمسی ڕوویای تۆشەکەم بۆیە ئەمە بە بۆچوونی من ئەمە ڕەنگە ینی بە بڵێن نەریتێکی باش بێ بۆ نووسینی کتێب ینی چۆنەڵ ئەو سروشتە تێپەڕێنین کە کتێب مەسەلەن بۆ نمونە ینی لەم سەرۆ بۆ ئەو سەرەوە یەک بابەتی یەک گرتووی نازانم مجرڕەت و ئەمانەوێ بۆیە چۆنەڵێ من شانسی ئەوە هەبوو کە کتێبخانەی مەکتەبی زەی محەدەس ئەگەر دیاردەیەک هەیە نازانم تەنها لە لای ئێمە لە خۆڕەڵاتە بەم شێوەیە یاخود لە ناو گەلانی تریش بەو شێوەیە کەوێتەوە ئوستاز تۆ شوێنی تریشە بینی و شوێنی جیاوازتر ئەویش شیوەن و لاوانەوەیە بۆ
مردوو بۆ لە ئەوانەی کە لە دەستمان داون پەرەگرافێکی خۆت بیرەخەمەوە بۆ ئەوەی قەبارەی خۆت بزانیت دەبێت بمریت تا نەمریت لە وڵاتی ئێمەدا قەدر و بەهات نازانن باشە نەدەکرا تۆ شێوازەکە بگۆڕیت بۆ مانایی کە تۆ ئەم شیوەنەت بۆ کەسی زیندوو وایە بۆ ئەو زیندوانێ کەسمێنێ ئەوانی ڕووکو ئەوانە تۆ بینی خۆ زۆر بە دوای بنۆفیێزانی هەموو شتەکانی پسەرەکە بەجێ بەڵام بە شوێن زیینیەوە شۆ بووم زۆر کەسی تیا لەم کتێبە مەسەن بۆ کەریم کەمانی مامۆستا کەریم کەمان یادی بە خێریسا کۆچی دوایی کردووە بەڵام ئەو کاتە بۆ مامۆستا مەزەری خالیقی تایە دکتۆر عەزەدی مستەفا ڕەسووڵی تایە کەمال مەزەری تایە تایەتی ینی ئینەکە نیە بەڵام بەڕاستی لە ناوی کتێبەکەەوە ترسم هەیە بۆ بیرچوونەوە جا یەک شتی تریش پەیوەندی من بەڕاستی قینێکم هەیە قەلەقیەکم هەیە کۆمەڵە کەس هەیە باسی سیاست ناکەین لەر باسی ئەدەبیات و شتی فەرەنگیەکەین من باسی سیاستی جەگەم لە سیاسەتیشە لە دنیای ئەدەبی ئێمە کۆمەڵە کەسایەتی هەیە بمرێت بەشێکی زۆر لە مێژووی ئەم وڵاتە و مێژووی ئەم نەتەوەی ئەمرێت بۆیە من ترسی ئەوانەمێ بەڕاستی و مێژوو ئێستا پرۆژێکی وان بەدەستەوە خەریکی ئەرشیفکردنی کۆمەڵە کەسم یەکێک لەو کەسانی کە بۆ باسەکەم بەس ناوی یەک کەس بێڵم هیوادارم ڕۆژە دەرفە دەبێ بێتم بەرنامە بە چەند دەقیقەیەک ناوی وریا قانع کوڕی مامۆستا خوڕی قانعی شاعیرە مامۆستا وریا من بەرنامەی ئەوەمەیە لەگەڵیا یادەوەری خۆی لەگەڵ قانع پێبژێڕمەوە ینی شتی زۆر زۆر سەریەوە پیاوە یادەوەرێکی زۆر زۆر باشیە ینی داواکەرم لەخوا تەمەنی درێژکا بۆی بتوانێت ئەو مێژووە بەڕاستی ون نەبێت و من بەڕاستی لە زۆر لەگەڵ یا خەریکەم بەڵام باری تەندروستی وەندێشتەیە ڕێگەی نایە وە کۆمەڵە کەسایەتی تریژەیە کە بەڕاستی بمرن خوانەکە کۆچی دواییکەن بەشێکی زۆری ئەرشیفی ئەم میلەتە بۆیە گرنگە ئەو کەسانە لە یاد نەچنەوە ئەی بەسمە بەناوی کتێبەکە و بۆی کە بیر نەچن زۆر باشە ئەگەر باس لە شوناسی کتێبەکە یاخت با بڵێن ناوەڕۆژی کتێبەکە بکەین ئەم شێوازی نووسینە چ شێوازێک ینی ئەچێتە ژێر چ پێوەرێکەوە مەسەرەن بۆ منە تۆ مێژووە نووسیتەوە دەقێکی واڵا پێشکەشەکەی ئەدەبیاتە نووسیتەوە شتێک لە تێکەڵەمان پێشکەشەکەی چی ژێر چ پێوەرێکەوە چەنە من باوەڕم بە پێوەریش نییە سەراحەت بە ئاو بڵم گرنگەوەی تۆ تێکستێکی جوانە نووسیوە ئەو تێکستە جوانە مرج نییە ئەو پێوەرانە قوبوڵ کاکە مەسەنە بۆ منە بۆ کتێب نووسین یا بۆ تێکست هەیە ڕاستە پرسیارێکی جوانە بەڵام من خۆم هینی تۆزێک هینی هینم یانی تۆزێک تۆز گرفتم لەسەر لەگەڵ وشی شێوازی یاریستایی وڵی من نازانمانی ئەمە بێ دوایی ئەوینەم لە خوێنەرەوە بێتەوە من خۆم هەندێک جار هەستەکەم چیرۆکە و هەندێک جار هەستەکەم دەقە ئینوسم و هەندێک جاری هەستەکەم ئەگەر خوێنەرێکی ورد هەبێ بیخوێنێتەوە ئەم کتێبە لەگەڵ ئەوەی کەسایەتی جیاوازن و ڕاست هەمووی کوردن بەڵام کوردی هەر چوار پارچەکی تا یانی نووسەری هەر چوار پارچەکە بەڵام لە دوجار هەستەکەی شتێکیان بەسێتەوە بەیەکەوە یانی زمانەکەیان بەسێتەوە بەیەکەوە من نازانم چییە بەڕاستی بەس من ئەوەی کە بۆ من زۆر ینی بەرکەوت لە مینەوە تەسەورم کرد ئەم تۆ خەڵوە دروستەکەی خەڵوەت ینی هەستەکەم بۆ هەموو نووسەرێک لە سەرەتایە مەسەنە خەڵوەتێکە دروست کردووە یا باوڵە خەڵوە تۆچکەیەکە دروست کردووە لەگەڵ بەئاو بڵێن لەگەڵ نووسەرەکە ژیاویت وەکە ئەوەیە کە لە لەحزەی نووسینی بەئاو بڵێن ئەم کەسە هێنانەوەی لەسەر ژیانی هەر شتێک یا لەسەر بابەتەکانی ڕاستەخۆ بەر کەسەکە کەوتووی و لەگەڵ خەڵەوتت کردوون بەخێڵ بەخێڵ بەشێکیان بینی و من پێشم وتی ینی بەشی لەوانە مامۆستا مەلا عەبدولکەریم من مناڵ بووم کە بینیوە شتێکی سەیری بۆ بجێڕمەوە نامەیەکم بۆ لە یەکێک لە خێزان یا کەسێکی یەکی لەم کەسانە یەکی لە فیگەری کتێبەکانەوە خۆی پێ ناسان دەوتی من فڵان کەسم و خزمی ئەوم پێفەرمووت وەڵای ئەو چیرۆکەی کە جێڕاوتەتەوەی کە ئاوە بۆەوە بزانام تو خۆی لەگەڵ یا بوویتم بەڵێ لەگەڵ یا بووم ئاخر لە جادەی کە برایم پاشا هات نەخوارەوە وا بوو بەڵێ وا بوو هەنی کۆمەڵە شتی وتی ئەی جەناب مالی چەنە وتی کاکە خەڵەوە 10 ساڵ پێشەوە یوتم ئێمە بەرهەمی خەیاڵە ینی من یەکی لەو پرسیارانی کە زۆرترین پرسیار لەسەر ئەم کتێبە بۆم هاتووەتەوە هێڵی نێوان خەیاڵ و واقعە ینی ئەگەر خوێنەرێک زۆر ورد نەبێ ئێستا من حەزەکەم باسی بەشی دووەمی ئەم کتێبە بەشی دووەمی ئەوەیە ئەو دیواری نێوان خەیاڵ و واقع زۆر باریکتر بێت و لەمە تۆزێک هەستەکەی کامە خەیاڵە و کامە ڕاستیە بەڵام من بەردەوام ئیشم لەوە کردووە لە پرسیارەکەی جەنابتەوە نازانم شێوازەوە نازانم بەچی شێوازەگە نووسم بەڵام ئەزانم بەردەوام ئیش لەسەر ئەوە تەبایی نێوان
خەیاڵ و واقعەکەم یعنی خەیاڵ و واقع چۆن تێکەڵاوە بێت و چۆن بەیەکەوە ئەوە بن ئەگەر لەمە نازم بیرم بێت ینی بیرم نەماوە بەڕاستی مەولانای تایە مەولانا خالیدی نەخشبەندی بەڵام لە بەشی دووەمە زۆر ئیشم لەسەر مەولانا کردووە لە دوو بەشە بەشم کردووە بەڵام لە بەشێک ترە باسی کەسێک ترەکەم بابەتێکی سەربەخۆیە هەم دیسان مەولانایەتەنە تووشی دەنگە بێ مەولانا لەگەڵ ئەو پاڵەوانە ئیشکالێک دروستە بێت لەگەڵ ئەو کەساتەیە لە دوو زەمەنی جیاوازە جیاوازی نێوان 100 ساڵ تەمەنی مەولانا و ئەو کەساتیە ئەبێ بە دەنگە دەنگیان کە بێ بە دەنگە دەنگیان نووسێن کۆتاییەت ئەمەی ئەو دەنگە دەنگەی نێوان مەولانا خالیدی نەخشبەندی و لەگەڵ ئەو کەساتەیە کە 150 ساڵ تەمەنیان جیاواز بە لە دوو سەردەمی جیاوازە جیاون بیکەم بە کۆتایی کتێبەکە پیشانی برادرێکمە بیخوێنێتەوە وتی وڵی باشە بەس بە قورئان ئەمە گرفتی بۆ دروستەکات مەولانە خالید لە ساڵی ئەوە ژیاوە ئەم زەلامە 150 ساڵ دوای مەولانە خالید ژیاوە چۆن هاتن چۆن یەکتریان بینی کاکە چۆن بۆ سەر خەبرەکەی مەبەستم یعنی مەبەستم لەو پرسیاری جەنابەوە کە ئەمە شێوازێکە منەتوانم هەر ئاوا ناوی بینم یعنی دیوارێکە و تەباییەکە لە نێوان خەیاڵ و ڕاستی زۆر باشە ئەم کتێبە تقریبا وازم 42 فیگەری تایە واتە 42 کە زوجودی هەیە لە ناو کتێبەیە بەڵام جیاوازی هەیە لە باوا بڵێن مامەڵەکردنی تۆش لەگەڵانە جیاوازی هەیە قسەکەی من لەسەر وەلای تۆیە بۆ خودی مەسەلەن بۆ نمونە فیگەریان نووسەرەکان ینی بۆ نمونە بەرکەوتەی تۆ بە ڕشتەی مەرواری کە زۆر ئیلحاتیا کردووە وای نەکردووە کە کاریگەریەکە بەو شێوەیە بێ کە تەنانەت یەکەم باوا بڵێن یەکەم کەسیش لە یەکەم فیگەریش کە داناوە بریتە لە ڕشتەی مرواری قسەکەم لەسەر ئەوەیە تا چەند با بڵێن کاریگەربوونی کەسەکان یا با بڵێن کاریگەربوونی بابەتەکانی کەسەکان کتێبەکانیان نووسینەکانیان لەسەر تۆ وای کردووە کە وەلایەکی گەورەت بۆ کەسەکان هەبێ و لە پێڕست و لە ناوەڕۆکی کتێبەکەشا مەسەلەن کاریگەری بەڕاستی من لێو نەشارمە زۆر ڕازگۆ بمەغەزە لەو پرسیارە ترسەمتم هیوادارم لە دڵی خۆماوتم کە هاتی شمتم و پرسیارەکە چون خەڵکی تری زۆر لێ کردووم ینی زۆر ئەم پرسیارە کراوە بە نامەی تایبەت ینی برادەر و دۆست چی وای لێ کردووی عەلادین سجادی بکەی بە یەکەم دانە بەنمونە ینی ئەم بەنمونەیانم بەڵام دڵداری شاعر بکوێتە ما قبل ئەخیرەوە مەسەلەن یا کەریم شارەزاد من پێش ئاخیر مەبەستم یا بێکەس بچێتە ئێوە یا تۆفیق چی ئەمەدانە بەڕاستی ئەمەش هەر لەو یاری شەترەنجا بوو کە لە بیدایەتە باسم کرد من هەموویم دانا ینی هینەکان جۆرێک لە یاریکردنی یاریم پێکرد ناوی نانێم ڕێکەوت بەڵام جۆرێک لە ڕێکەوت بوو ینی بەڕاستی بەڵام بەدل لەوەش من وەکو نووسەرێک ینی هەموو جارێک وتومە نووسەر ناتوانێت بێلایەن بێت بەڕاستی نووسەر ناتوانێت لە نووسینە بەس شتێکی تر خوا کامەران لە ناو نووسینەشا جاری وا هەیە نووسەریش بە ئیرادە نابێ ینی ئێستا وەزانین بزە بە وەزانین نووسەر کە خەڵقی مەسەلەن بۆن منە تێکستێکەکە ئیتر وا ئەزانین کە ئەو ئیتر خودانی مەسەلەن بۆن منە تێکستەکەی و ئەو لە ینی چۆنەڵی ئارەزوی خۆی تێکستەکە بەس ئایا تێکستیش ئیرادە لە ئینسان وەرناگرێتەوە لە نووسەر وەرناگرێتەوە ویسم باسی ئەوە بکەم نووسەر بێلایەن نییە ئەوە ڕازگۆیانە یانی قسەیش ڕازگۆیانە بەنمونە مەسەن زۆر کە زەوی پێوتوم بۆ لەسەر مەلای گەورە نووسیوە بۆ لەسەر مەسعود محەممەد نەنووسیوە من زۆر سەرسامم بە مەسعود محەممەد زۆری ڕەنگە مبالەغە بنەبێ بەڵام هەموو بەرهەمەکانی بخوێنێتەوە زۆریش ئەو بەڵام نەهاتوت ناتۆ ناویشەکەی من برادرێک پێویتم باسی کەسێکم کردوانە لە کتێبەکانی لە نووسینەکە کەسێک ینی هاتە ناو نووسینەوە گلەی لێ کردم وتی ئەو کەسە وایە ئەوانە وتم ڕاستەکەی منیش وتی ئەزام ڕێی تۆ ژوایە وتم بەڵام بەڕاستی نووسین و شتی شخصی جیاوازە ینی من تۆ کرێت زۆر جیاواز بین بەڵام لە نووسینە ینی هەوڵێکی زۆرم ماوە بێلایەن بم لە بێلایەن بەڵام بەڕاستی لە کۆتاییشە ناتوانانی بێلایەن بین بۆ بەشی پرسیاری ئەوەی پێشووتر ئەوەی عەلادین سجادی نازانم ینی خۆشم نازانم هەم شێم حەمەوی خاڵ هەم عەلادین سجادی و کەسێکی تریش هەیە پیرەمێرد ئەم سیانە زۆر ینی لەگەشی منە و زۆر ئیشیان لەسەرەکەم و لە داهاتووشە ینی شتیان لەسەرەکەم وەکو لە بەرنامەکە شاوتم ئەو شتانی کە نووسیم و بڵاو نەبوومەتەوە ئەو هاوڕێ خۆشویستم کاک ڕامان لایەتی پێم وایە ئەبێ بە دوو کتێب سێ کتێب بکۆم ئەم کتێبە هیوادارم بتوانم وەڵامێکی وامما بێ بە ڕێست و بە بینەرانی بەڕێزی بەرنامەکەش کە
چی وای کردووە ئالادین سجادی بێت وەڵاهی من ڕەنگە نەزانم هیوادارم ئەو بینەریم بەرنامە ئەبینێت دوای خوێن ئەگەرم کتێبی بینی بێ خوێن بێتیەوە ئەو پێم بڵێ چکە من بەشێک لەم کتێبە هەمووی نا بەس بەشێکی لە پەیجەکەی خۆم دام ناوە لە فەیسبوک و خەڵکیشی زۆری ژانیەوە ئەکاوە چەند برادێکیش بەشێک لەم کتێبیان کردووە بە خوێندوێتەوە ساوت و پرۆژەیەکیشم کتێبە بە سوپاسەوە یەکێتی نابینایان ئەیانەوەی بیخوێنەوە لە داهاتووە کتێبە بخوێنێتەوە وەکو ساوت بڵاو بێتەوە وە کاکزانە عەبدوڕەحمانیش ئالادین سجادەکەی خوێندوێتەوە دام ناوە لە پەیجەکەمە بە دەنگێکی زۆر خۆش و بەڕاستی من خۆم کە گوێم لەگەر چێژم لێبینی زۆر باشە لەناو هەموویانە کە لەناو هەموو ئەو فیگەرانەیە ڕەنگە ئیشت چۆنەڵی ئەگەر بە ئیرادەش نەبوو بێ ئەگەر بە ئەن قەستیش نەبوو بێ ئەگەر چۆنەڵی بە مەبەستێکی دیاریکراویش نەبوو بێ هەندێکیان زیاتر ڕایگرتویت ینی لەوە هەندێکیان زۆر کورتە ڕاست ئێستا بۆ نمونە مامۆستا عەبدولکەریم بۆ داڕیس کە بۆ خۆت یادەوەری لەگەڵ هەیە بە تایبەتیش یادەوەری مناڵی کە ئێمە بۆ خۆمان نەزانین یعنی چی ینی لەوێ من کە ئەوەی مامۆستا عەبدولکەریم بۆ داڕیسم خوێندەوە ئیحساسی منیشی زۆر جوڵان ینی باوا بڵێم ڕەنگە منیش شانسی ئەوم هەبوو بێ لەگەڵ تابێم ینی بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە مناڵی بەو ئیحساسەوە ئەیە کە تۆ چیتە مزگەوتەکەی و جۆرێک لە ترس و ڕاڕای ئەوانە دادەگرێ و دوای تۆ ئەچی ئەم چۆنڵێ پیاوا بینیت و لە حوزوری مەسەلەن چەند کەسایەتێک هەیە تەنانەت کە تۆکو مناڵەکە خەنە باوەشی ینی قسەکەم لەسەر ئەوەیە ینی لەوانەیە خوێنەر لێرەشە بوەستێ بڵێ مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس زۆرتر پەیوەندی بەئاوا بڵێم بەم یادەوەری خۆتەوە هەیە کە ئەوەندە لە زیاتر ئەوەستی لەسەری یاخود بەرهەمەکانی ئەم زاتش بای ئەوەکەن کە زیاتر بوەستی لەسەریان بەڕاستی هەموویەتی هەموو شتانی کەوتی زائیدەن شەی تریش زیایەکەم یەکەم بەرهەمەکانی من مامۆستا جگە لە تەفسیرەکەی کە خوێندومەتەوە تەفسیرەکەی و یادی مەردانەکەی ئەو هەر زۆر زۆر ینی بەڕاستی چێژم لێبینی وە زۆر ینی ڕقم لەو پرسیارێکە خەڵک لێ مەکا دەڵێ کتێبخان پرسیارێکی زۆر عامە هەست دەکەم لە ئەدەبیاتی زۆر میلەتیشە هەیە هەر لە ئەدەبیاتی کوردیانیەوە ئەڵێ ئەگەر کتێبخانەکە سووتا دەست بۆچی کتێبەکە بێ ئەڵێ پیاوێکی ئاینی وتی سە قورئانەکە دەرێنم کە مەسیحیەکە قاشەکە وتی ئینجیلەکە دەرێنم شاعیرەکەش وتی دیوانە شعرەکە من حەزم لێ نیە و پرسیارم لێ بکەن بەڵام بەڕاستی گەر پێم بڵێن خۆشەویستترین کتێب بەڵام یادی مەردانەکەیە ڕشتی مرواریش خۆشەویستە ناڵی دەروونەکەی شەم حەمیدی خاڵیش بەڵام بەڕاستی یادی مەردانەکە کتێبێکە نە کتێب لە دوایێت نە کتێب لە پێشەوە ینی بەڕێی منیاوە لەسەر پرسیارەکە زۆر هین نەکەم ئەمە خۆشەویستیم بۆ بەرهەمەکانی مامۆستا بیریشمان نەچێ ئەگەر مامۆستا مەلا عەبدولکەریم و کوڕەکانی نەبووە ئەدەبی کلاسیکی کوردی بەم شێوەی ئێستا نەبووم ئەم عایلە ئەم باوکو دوو کوڕە کاک فاتیح و کاکە حەمە یادی بەخێر و گۆڕی پر لە نور بێ لەگەڵ مامۆستا مەلا عەبدولکەریمە بەشی هەر زۆری شعری کلاسیکی کوردی عایلە کۆیان کردەوە ئەمە دوو لەوانەی کە من بۆ مامۆستا مەلا عەبدولکەریم یەکەم ئەوە بوو بەرهەمەکانی دووەمەوەی کە لە مناڵی بەو یادەوەریە سێم بەڕاستی تێکەڵاویشی ناسیاویی عایلەویشمان هەیە بە تایبەتی ماڵی کاکە حەمە زۆر هاتوچوانم کردو لەسەر ئەویشم نووسیوە لەسەر کاکە حەمەشم نووسیوە ئەمانە هەمووی بتەوێت کاریگەریە بۆ لەسەر یادەوەری من و کاریگەریە بۆ لەسەر خەیاڵم ئەمە ئەو ساتە وەختەیە کە ئەڵم بەڕاستی نووسەر بێلایەن نییە باشە تەنانەت تۆ شتێکی تریژ ئەبینێ لە کتێبەکە ئەوش ئەوەیە کە هەرچەند ئەم پرسیارم ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان کردبێ بەس دەمەوێت ئەندازەیەک بیهێنمەوە پێشەوە ئەوش ئەوەیە کە ئەو کاریگەریە بە ئاوا بڵێن سایکۆلۆژی کە نووسەرەکەی کە یا با بڵێن کەسایەتەکەی کە خستڕنی هەر نووسەر بێت تۆ لای سەید عەلی ئەسغەری کوردستانی مێنیتەوە خۆ نووسەر نییە ئەو هونەرمەندێکە ڕەنگە لە ڕێگای گۆرانیەکانی هەوو مەسەلەن بۆ ئەم مهینەت کرد بێت ینی با بڵێن ئەم بەرکەوتەیەت هەبێ یا با بڵێن ئەم کاریگەری دروست کرد بێت قسەکە لەسەر ئەوەیە تۆ لە سەرەتای ئەم کتێب لە سەرەتای هەر فیگەرێکە باس لە چۆنەڵی باس لەو کاریگەریەکەی کە و کەسایەتی دروستی کردو لەسەر تۆ زۆر ینی بۆیە لێرەوە قسەکە ڕەنگە ئەوەشی ڕاست بێت کە تۆ کۆی ئەو چلو کەسی کە لەم کتێبە هێناوتەم فیگەرانە بە جۆرە لە جۆرەکان کاریگەریان لەسەر تۆ هەبووە بەس قسەکە لەسەر ئەوەیە تۆ لە هەموو سەرەتایەک با بڵێن بابەت شتە دەرونیەکەی خۆت یا با بڵێن کاریگەریە سایکۆلۆژیەکەی خۆتە نووسیتەوە ڕاستە ئەوە ئەو بەشەیەکە ئەمەوێت بیکەم بە دەواازەیەک و خۆم قسەیت یا بکەم بەڕاستی ئەو پێشەکی بەڵام هەندێکی یان هەیە ئیسا بیرم نەماوە کامیانە قسەی خۆم قسۆتە ئاخیرەوە هەندێشتی خۆم قسۆتە ئاخیرەوە مەسەن ئەوەی کە بیرم ما بێەوەی مامۆستا مەلا عەبدولکەریم
لە ئەوڵ قسەم کردو بەس لە ئاخیر و لەسەر مردنەکەی قساکەم ئەڵام ئەم پیاوە نابێ وەکو مرۆڤی ینی ناڵم نابێ ئەڵم بریان پیاوە دوو جار بژایە لە ژیانە جارە بژایە بۆ خۆی وەکو مرۆڤ جارێ بژایە بۆ ئەدەبیات و بۆ خزمەتی وشە و نووسین ئەم پیاوە شت زۆر لەسەر مامۆستا مەلا عەبدولکەریم و دڵنیاشم جەناب تۆ زۆر کەسیش بیستوێتی مامۆستا مەلا عەبدولکەریم لەگەڵ ئەو تەمەنە زۆرین کە وازم زیاتر لە 100 ساڵ ژیا تەمەنی دابەشکی بەسەر ئەو لاپەڕانەی کە نووسێتی ئەین لاپەڕەکانی زۆرتر لاپەڕی نووسینەکانی زۆرتر لە لاپەڕەکانی تەمەنی یعنی ئەو پیاوە خزمەتی زۆر گەوری کردووە بۆیە من مەرجنی هەموو شتانی خۆم لە بیداتی نووسین هەندێکیان لە ناوەڕاستە ئەیکەم لەوەش جۆرەگە لە یاریکردنی یاری کردووە و هەوڵی شماوە لە بەشی دووەمە کە باسێکەکەم شتا ناومدانە ناو بۆ کتێبەکە هەوڵم ماوە ئەو پێشی چێ نەبێت یەکسەر خوێنەر خۆی داغڵ بێت یان یەکسەر خوێنەر بێت لاو زۆر باش کەواتە با بڵێن بەنیازی چیت بۆ داهاتوو ئەم پرۆژەیە لە ساتێک پێش بچوونەوەیە بەرگە کۆتایی داخی داخراوە ئەمە بەشی دووەم هەیە بە هەمان شێوازە وتم تۆزە قەلقم لەو بەکارێنانی شێوازی زیانی بەم ئاڕاستە نووسینە کتێبێکترمێ ڕەنگە تۆزە کەمتر تۆزە زیاتر بێت ئامادەی بۆ چاپ ئینشەڵا دوای ڕەمەزان تەسەوڕەکەم یانی ئەوە بێت بڵاو بێتەوە بەم شێوازەیە بەم جۆرەیە بەڵام تۆزە نەفەسێکی درێژترە بۆ نمونە لەسەر مەستوورەیە دڵانی کە زۆر بەکەمی لەسەرم کەسە ئیش کراوە من ئیشێکی زۆر دوور و درێژم لەسەر کردووە مەسەلەن بۆ نمونە ئەم ژنەیەکێکە لەوانەیە کە تەفسیری قورئانی کردووە لەو زەمانەیە و یەکێکە لەوەی کە لەگەڵ نالیە شعری بتووە لەگەڵ مەولەویە لەگەڵ شتی زۆر هەیە لەسەر ینی سێرچێکی زۆرم کردووە لەسەری شتم زۆر ئەوە کردووە تایبەتی جااف لێرە لە سەینەوە سامەسەر ئەحمەد بەڵام لەوێ تایبەتی جااف هەندێشتم ئیشم تیا کردووە کۆمەڵە کەسایەتی تر هەیە کە کەمتر لیان لێکراوەوە زۆرتر لە بێچوونەتەوە ئیشم تیا کردوون نازانم تەمەەن باقیە ئەڕۆم لەگەڵ ئەمانەیە و شتێکی تر کتێبێکی تریشم هەیە کۆمەڵە کەسایەتی پەراوێزکراوی دنیان ینی کۆر کۆمەڵە کەسایەتی پەراوێزکراون کەسی ناودار نین بەڵام لەناو دەقانی منابن بە کەسی ناودار ئەوش بەرهەمێکە لەخوا یار بێ لە داهاتوە ئینشاڵڵا ئەوە یەکەم باشە تۆ لە هەندێک شوێنە نیگەرانیەکە لەنەوەی نوێ هەیە ئەو نیگەرانی کە ئازانی چۆنە زۆر پەیوەست نین بەوەیەوە کە بزانن لە ڕابردووە چی گوزەراوە ئەمیشکردنت بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە ینی بیشکردمێن لەوەی کە تۆ جارشکەم کەسایەتیانە بەڕێگای بە تەریقەیەکی کورت ئاخر کتێبێک بتوانێت 42 فیگەر جارێککە بە من بناسێنێتەوە لە کتێبێک ها ئەمە چۆنەڵی ڕێگا کورتکردنەوەیکی زۆرە با بڵێن بەڕاستی ینی ئیشێکە کە بۆی چ پاوەساوێک نییە بۆی کە ئێمە بیر لەوە بکەینەوە بڵێن کاکە ڕابردووە مەلا عەبدولکەریمی مودەڕیس و نازانم باوە بڵێن کۆمەڵێک سەجادی و کۆمەڵێک لەو تۆفیق وەهەبی و نازام ئەلەم بابەتانە گیومی کریانی و نازام ئەمانە ناناسین قسەکە لەسەرەوەی چەندێک کتێبەکەم بەبەستی ئەوەشە کە جارشکردنەوەی نوێ ئاشناکەیتەوە یاخود بیان بخەیتەوە نا ئەو مێژووە گرنگەوە من خۆم بەدەر لە نووسین هەر هینم پیاوێکم تۆزە نوستالیژیم ینی تۆزە حەنانم هەیە بۆ ڕابردەم بەدەر لەوانەش هەر حەزم لە ئیشی دەستنووس و لە شتە کۆنەکان و ینی بەردەوام لە هەر وڵات و لە شوێنێک بووم بە شوێن شتان ناگەڕاوم لە مودی پێشوە لە مانگێک دوو مانگ لەمە بەش لە بەرلین ڕۆشتین بۆ مۆزەخانەیەکی جوولەکەکان دووشتم بینی زۆر سەرنجڕاکیشان یەکەم تەورات بە دەستنووس بوو زۆر لە پاڵ تەوراتە دام ناوە لە پێیجەکەمە شانامی فیردەوسی زۆر بەلامەوە جوان بوو ئەوە ینی من بەردەوام حەنانێکم هەیە بۆ ڕابردووە پیاوێکی نوستالیژیم تۆزە ینی کۆنخوازم بە زاراوەکەی وفعلا ئەو قسەکەی جەنابە ڕاستە نەوەیکی نوێ هەیە نەک لە کوردستان لە دنیاە وایە نەوەیەگەی بە نەوەی تەکنۆلۆژیا ناسراوە بێ منەتە بەرامبەر بە ڕابردوو بەڵام من ڕێز لەو بۆ چوونان نەگرم بەڵام من خۆم ئەوم هەیە کە حەزەکەم تەکنۆلۆژیا چەند پێشکەوێ بە ئاڕاستی ئەوەش دەقەکانی تۆفیق وەهبی و نەجمەدین مەلا و مەلا عەبدولکەریمی مودەڕیس وانش بخوێننەوە ینی حەزێکی خۆمە زۆر باشە کاکامەرە من ڕەنگە لەبەرەوەی هاوڕەکانم لەو کاتۆ هەنی ئاماژەم پێکەن کە کاتی بەرنامەکە تەواو بوو زۆر کەم بوو بەس ئەگەر شتێک ماوە کە من درکم نەکردووەوە نەمتوانیوە بیکەم بە پرسیارێک لە جەنابەت وە تۆ
مەبەستە بە گرنگ جێزانی فەرمو باچە خولەکی بۆ تۆ والله من هینم ئەوش پرسیارش تۆ پرسیارێکی هینە ببوورە فراوانە فراوانە تەقلیدیشە بەس من بەین ینی من هین نییە ینی مجاملە نییە بۆ تۆ بەس ئەمە هیچێکە لەو بەرنامانەی کە من خۆم کەمیش مقابلاکەم بەڵام لەسەر کتێب بۆ پێشتریش لە چەند بەرنامێکم کردو لەسەر کتێب باش بوون بەڵام ئەمەش یەکێکە لە بەرنامە زۆر باشە کە گفتوگویەکی باشمان کرد و پێم وایە گەر ئەمە بیدایەتی چابوونی ئەم کتێبە بووە ئیسا ڕکلامێکی باشی جابوو بۆ کتێب بەس دیارە تۆش دیبلۆماسیانە ئەو کردو خستە کۆتاییەوە کە نەماوە کتێبەکە لە بازاڕا مەگەر ئەگەر خۆیان بێ لە چاپی دووەمەوەنا ئەنا ئەمە دەرفەتێک بوو بۆ خوێنەر هیوادارم خوێنەران و من خۆشم بەڕاستی تموحیەوەم هەیە کە ئەو وەکوتم لە پێشکی بەرنامەکە باسم کرد کە نابینایان ئەکرێ بە پرۆژەی خوێن حەزم لەوەیە بۆ خوێندنەوە یعنی هەندێک شتی تایە بە تایبەتی خۆم گوێی لێ بگرمەوە ئەوانە هیوادارم لە داهاتووە خوێنەران سوود لەوەش ببینن. زۆر سوپاس دەکەم کە کامەران سوبحان خۆشحاڵ بووم کە دەرفەتی ئەومان هەبوو گفتوگۆی ساتێک پێش بیرچوونەوە بکەین تەمەنایەوە کە من بە چۆنەڵی خۆم نەمویست ڕاستەکەی زۆر بچینە ناو ناوەڕۆکەکەی ناوەڕۆک کە بەجێ هێڵین بۆی کە لانێکم نووسەرانیش بخوان چێژی خوانی لێ بکەن و من زۆر ئەترسم هەمیشە لەوەی کە ینی خراپ باسکردنی کتێبێک چێژەکەی بکوژێ بۆ خۆ دەزانین لە دنیا ئەدەبیا بە تایبەتی هەمیشە جێڕانەوەی سەقەت یعنی با بڵێن گفتوگۆکردن و ڕانانی سەقەت ڕەنگە شانسی کتێبێ بکوژێ لەبەرەوە من ویستم ئەمە بۆ خوێنەران لێ بگەڕێن و هیوادارم باسیشی زۆر کرد زۆر هەڵی وەشان ینی هیواداریشتم ینی باسکردنەکەمان باسکردنێک بێت کە وەکو جەنابیش تەنانە من شانازێکم کە ڕکلام بۆ کتێبێ بکەم کە من ئەزانم سەلەفێکی گەورەی من لە ناوم کتێباژی واروەها مێژووی من بە دوور و درێژی لە ناو کتێبەکە ئەژی و تەمەنە ئەوە کەم کەگەر لە داهاتووە بەرژی دووەمی هەبوو پەیمانی وەک پێدەم کە لە سەرەتایی چۆنەڵی چاپکردی کتێبەکە کاتە دوو مانگ سێ مانگی تری شەڵاو کاتە لە خزمەت ئەمەش پەیمانی ئەوەیەم بە خۆشت و ستافەکەش سەر و نسخەیان پێشکەشکەم. سپاس دەکەم سپاس بۆ کاکەمان سوبحان نووسەری کتێبی ساتێک پێش بیرچوونەوە خۆشحاڵ بین ئێمە کە توانیمان گفتوگۆی ئەم کتێبە بکەین بۆ ئێوەش خۆشەویستان تاکو و بێگەشتنەوەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێن خوات